الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم لا كوتايها ناسكاني نسيمي رحمتي خوايا حزم كرت بيكو همو بچينا خزمت كتابي نيابي رياض الصالحين باخشي صالحة كان كإمام النووي رضا رحمتي خواهي لبن نسويتي ويكيك لكتاب زور ناز دار كان كسباز بخواهي قوري أسا ترجمي چندين زمان كراو خلقي زوريج لدولي غرب ك أيانوية فرماشتكاني بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم بناسن لترجمي أكتابه وزورشتيان لحياة جياني بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم دزگيره بي. یەکێک لەو بابانەی لەم کتێبە نازدارە هەیە بریتیە لە باب ستر عورات المسلمين. ئەم بابە باسی ئەوە ئەکات کە ستری عامەی مسلمانان، عورەتی عامەی مسلمانان بکرێت کە واجبێکی سەرشانی خەڵکی ئیماندارە کە ستر بکات. ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئاەتێکی لە سەرەتای ئەم بابە باس کردووە. منش ئەمەوێ لە خزمەتانە تەفسیری ئەم ئاەتەکەم پێش ئەوەی بچمە خزمەت تەفسیری ئاەتەکە ئەمەوێ بابەتێک ڕوونکەمەوە لە خزمەتانە. هەرچی خەیاڵاتێ بە دڵی ئینسانایەت، هەرچی خەیاڵاتێ بە فکری ئینسانە دێت، خۆی گەورە ڕەحم و بەزەیەکی زۆر گەورەی بۆ ئێمە ناردووە کە ئەویش بریتیە لەوەی ئەم خەیاڵات و ئەم شتانەی کە بە فکری ئێمە گوزەر ئەکات گوناهمان لەسەر نانووسرێ. واتە ئینسانی ئیماندار خەیاڵاتێک کە بە زیهنیە بە فکریە دێت خۆی گەورە گوناهی لەسەر نانووسێ. ئەگەر خەیاڵەکەی ئەگەر چی مەفروض وهایە ئینسانی مسلمان دڵی خاوێن بێ، خەیاڵی خاوێن بێ، فکری خاوێن بێ، ئەبێ زۆر زۆر خاوێن بێ. لە خەیاڵاتە سبحان الله ئەگەر لەسەر ئێمە بنووسرایە دەروێ ئەگەر بهاتایە و خەیاڵات لەسەر ئێمە بنووسرایە و تۆمارکرایە ئێمە زۆر بە شەرمەندەی ئەچینەوە بەردەم خوا جل جەلالوه. ئێمە ئیماندار پێویستمان بەوەیە کە لە بابەت خەیاڵمانە سپاسی زۆر رب العالمین بکەین کە ئەو خەیاڵاتانەی هەمانە خوا جل جەلالوه بە عقوبە و عەذاب لەسەرمان نانووسێ. ئێمە زۆر خەیاڵات بە زیهنمانە دێت، خەیاڵاتی ئیثم و گوناه. خوای گەورە لوتفی لەگەڵا کردوین کە بە گوناه نانووسرێ. ئەگەر چی ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بابەتی خەیاڵ لە وتارێکە بەسم کردووە کە ئەکاتە 6 قسمەتەوە، ئەفەرمە قسمەتێکیان گوناهە لەسەرنی. گرنگ ئەوەی بە خاتری ئێمە ئەگوزەرێ و بە فکر و زیهنی ئێمە ئەگوزەرێ ئەم بەشە لەسەرمان بە گوناه نانووسرێ. ئەگەر چی هەموو مەأمولی ئینسانی ئیماندار ئەبێ خێر بێ، حتى ئەبێ خەیاڵەکەی خەیاڵی خێر بێ. یعنی هەموو ئینسانێک خەیاڵی هەیە. مۆسا سعیدی نورسی قسەیەکی هەیە فەرمێ خەیاڵ خوای گەورە خسوێتە دەستی ئینسان خۆی، بەڵام هەندێک جار خوای گەورە سبحان الله ئەو میزەیەشی لێ ئەسەنێتەوە، خەیاڵیشی لێ ئەسەنێتەوە، ئەوێ خەیاڵ بۆ شوێنە تر بکات لێ ئەسەنێتەوە ناتوانێت. ئەوەی کە حڕیەتی کاملی ئینسان هەیەتیە مەسەلەی خەیاڵێتی. بەڵام سێرکەن ئیمامی عومەر بە هاوڵانە فەرمێ تەمەناکەن، هەمویان تەمەناکەن بەشتی گەورە گەورە بۆ ئیسلام، بۆ تەمەناکەن لەوەی کە یەکێکیان ئەڵێ پڕ ئەم ژوورە جم و جەوهراتمە بێ لە پێناوی خۆیان سەرفی کەم، یەکی تریان تەمەناکە پڕ ئەم ژوورە ئاڵتون و زێرم هەبێ لە پێناوی جیهادا سەرفی کەم. ئیمامی عومەر تەمەناکە ئەبا عوبەیدەی جەڕاحمە بێ ئەمینی ئەم ئومەتە بۆی کاروباری مسلمانە پێ بەخشم. يعني مسلمان تمنياتي هي وأمنياتي هي وخيالاتي هي، بلام أهم خيالاتاني
ئیما ئینسانی ئیماندار بەسەریا تێ ئەپەڕێ ئەبێ بزانێ هەمیشە لە خەیرا بێ. بۆیە زانایان ئەفەرمون لە مەسەلەی خەوا ئەڵێن هەر ئینسانێک ئەگەر خەیاڵ بە شتێکەوە نەکا خەویشی پێوە نابین ئللا خەوانێکی زۆر تایبەت نەبێت کە خۆی گەورە خۆی هەڵی ئەبژێرێ و چونکە خەو بەشێکی وەحیە بەشەکانی تری پەیوەستە بە ژیانی ئینسانەوە ئەگەر ئینسانەکە خەیاڵی نەکردبێ بە هیچ شێوازێک ئەو خۆش نابین. بە هەر حاڵ مەبەستم لێرە ئەمەیە خاتیرە بە دڵی ئینسانی ئیماندارە کە تێ ئەپەڕێ بە گوناه لەسەری نانووسرێ لە دوو شوێنانە بێ یا لە دوو کات و جێگەیانە بێ دوو مەسئلەیانە بێ. یەکەمیان لە پەنای کەعبە خاتیرەی خراپ خەیاڵی خراپ بە دڵتا هات ئیرادەی شەڕ هاتە ناوتەوە ئەو بە گوناه لەسرت ئەنووسرێت چونکە حەرەمی مەکی تایبەتمەندی خۆی هەیە و خۆی گەورە لە قورئانە فەرموویەتی ومن يرد فيه بإلحاد بظلم نذقه من عذاب أليم. ئەگەر کەسێک ئیرادەی کرد بە دڵیا هات بە خەیاڵیا هات بە هۆشیا هات کە زوڵمێ بکە کە ئیلحاد و خراپەکاریە بکە نذقه من عذاب أليم. تووشی ئەوەی ئەکەین یان چێژداری ئەکەین. طبعا ذوق بۆ شتی باش بەکارێ لەکوێ بەکارهات لە قورئانە جۆرێک لە معانی ئیهانە بۆ بەرامبەرەکەی تێیە ذوق إنك أنت الكريم كأنما مثلا بتشێژە دێ بڕۆ ئەو شتە باشەکەت بچێژە. خۆی گەورە فەرمێ عەذابێکی ئەلیمی بە شدەتی زۆر بە ئازاری ئەدەین. زانایان ئەفەرمون لە پەنای حەرەمی مەککەیە و لە پەنای کەعبەیە نابێ خاتیرەی خراپیش بە دڵتا بگوزەرێ. ئەوە یەک. دوو مسئلەی دووهەم إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة. أو كساني بيان خوش نك خويا فاحشة بلاوة كانوا بيان خوش فاحشة خرابكاري لناو إيمان دارانا بلاوة بكات أوانا عذابك بشدتيان هي لدنياش ولا آخرتي شاخوا عقوبيان أدا. يعني تو إرادة كرت فكرة كرت خيالت كرت كخرابة لنا مسلمانا بلاو بيتو فاحشة بلاو بيتو توشي عذابي بشدة أبي لدنيا ولا آخرة. أم بابته بهيوسة بإرادة ومسألة حب بابتك قلبية خيال بابتك قلبي إنسانة فكري إنسانة لمسألة خراپەکاری بەرامبەر بە مسلمانان ئەبێ بە خەیاڵیش تا نەگوزەرێ بە دڵ تا نەگوزەرێ خراپە بەرامبەر بە مسلمانان بکە یا خراپە بڵاو بێتەوە لەناو مسلمانان. بۆیە عەزیزان لەم زەمەنی فتنە و فەسادا کافران هاتوون زۆر ئیشیان کردووە لەسەر ئەوەی کە چۆن فکری مسلمانان خەیاڵی مسلمانان مشەوەشکەن فاحشە بڵاوکەنەوە لەناو مسلمانان. جاری وا هەیە تۆ بەس مشارەکە ئەەکەی مشارەکە بەوەی کە قسەی کەسێکی تر ئەجێڕیتەوە ئەزانی تۆ لەمانە حسابەکرێت کە فاحشە بڵاو کردوتە لەناو ئیماندارانەوە پێ خۆش بە بڵاو بێتەوە. بۆیە کەسی ئیماندار نابێت زمانی بە خراپە بگوزارێ 100 چیرۆک و داستانی پیسە بیست لێی گەڕێ بیشارەرەوە سەتریکە مەهێڵە. ئەها شوێعێت یەکەم جارکە هاتنە وڵاتی ئێمەوە هاتن بە ناوی مەلای مەشهورەوە بۆی حورمەتی ماوەسانی ئاینی بشکێنن سەدان چیرۆک و داستانیان دروست خەڵکی شەمە ئەیگەڕایەوە بۆ سوعبەت و پێکەنین بێ ئاگا لەوەی کە کافر لە دواوە تەخطیتی بۆ ئەمەدانەوە بۆی هەیمەنەتی ماوەسانی ئاینی بشکێنێ بەبێ ئاگاداری هەمومان کەوتنە ژێر ئەو تەئسیراتەوە هەتا ئێسەش بەردەوام. بۆیە هەمیشە ئینسانی ئیماندار شتی جوان پیشان ئەدا شتی جەماڵ پیشان ئەدا لە فەیسبووکەتە لە پەیجەکەتە لە یوتیوبەکەتە هەمیشە جوانی بڵاوکەرەوە نەکەی بە حەیاتی خراپە بڵاوکەیتەوە نەبادا لەمانە بێ عەذابی دنیا و ئاخرەتی بچەژی. لە خۆڕایینی خۆی گەورە ئەفەرمێ لهم عذاب أليم في الدنيا والآخرة. بخوا لە دنیای خوا عذابت ئەدا لەسەر ئەوە ئەگەر یەک کەلیمە دوت بێت داستانێکت بیست خراپەی کەسێکە بیست بێدەنگی لێکە بیشارەرەوە. ئەمە صفەتی ئینسانی ئیماندار. ئەم زەمانە ئێمە زەمانێکە تێکەوتوین زەمانی خراپەکرد یعنی بڵاوکردنەوەی خراپەکان ئامادەین دڵ یەکتر بئێشێن بەلامانەوە زۆر ئاسای خۆشمان بە مسلمان نەزانین و بە ئەهلی مزگەوت ئامادەین خراپە یەکتری بڵاوکەینەوە فەساد بڵاوکەینەوە نابێت ئێمە کارکەین بۆ شەیطان ئەبێ ئاگامان لێبێ. بەخوا عەزیزانم یەهود و نەسارا و مەجووس تەخطیتی زۆر درێژخایان ئەکێشن بۆ مسلمان و کاریان یعنی ئەگەر خوای گەورە نەبووایە صاحبی ئەم دینە ئێمە زوو فەوتابووین. بەڵام خوا بە عەزەمەتی خۆی بە گەورەی خۆی بە ڕەحمەتی خۆی ئەمان پارێزێ
بۆیە ئێمەش خۆمان بۆ خۆمان نابێ بینە پشکێک بەشێک لە تەخطیتی دوژمن لە نەخشە ڕێگای دوژمن. ئەوەی ئێستا ئەبینی دیقەت بدە کەسێک گۆڤارێکی هەبێ بۆی بیفرۆشێ یەت مانشێتێکی زۆر گەورە لەسەری ئەنووسێ درۆیەک بۆ کەسێک ئینتیشارەکە ئیتر مەسئولێک بێ ئیتر ماوەسایەکی ئاینی وتە هەر شتێک بێ ئابڕۆ سێر کە بزانە چەند کەس ئەیکڕێ و فرۆشیاری چۆنە یان لە تۆڕەکەی خۆیە شتێک ئەنووسێ کەلیمەیەکی سەرنجڕاکێش فڵان کەس بزانە چی کردو هەم عالەمە هەمووی سەریەکە ملیۆنێ 2 ملیۆن سبحان الله كأنما إما بو أو خلق بون كبشون عيب يكترها بقرن كأما صفتي إنساني إيمان دار نية كإنساني إيمان دار بحياتي بشون عيبي خلقا ناقر بخوا بتشاوي سر عيبي خلقي بيني تشاوى كاني أشارته دي قد بدن إمام غزالي رضا ورحمة خايلة بأفرمي أجر كسيك بيني بسر جناها أي زاني جناها وجناها كشي أكرت أشي زاني جناها وأشي كرت بهي الشوازة أمري بيامك بمعروف نهي لما كان منكر سبحان الله ليه قرر أو مجاهدة أو أيوة لبيني خوي خويا ما دام أزاني قناها أيوة كشكي خوي كوتاي بينه لعل خوي قوره هدايتي أداخل لعل خوي قوره رحمه بزي خوي بسريا دا أبارينه عزيزانا بخوا أم زمانيك بسر مناتي أباره خطرترين زمانه لم روانا وكأمي إيمان دار تيا أفوتين كل ستري كي بلاو أكيتو أتوي ستري مسلمانك عورتي كي معنوي مسلمان بلاو أكيتو والله لا يستر عبدا في الدنيا إلا ستره الله يوم القيامة قسم بخوا أجاري عبد لعبد كان خوا بعبد كتر بشارته ولا الدنيا عيبكي ستر كان نيلي والله لروج قيامة خوا عيب كان أشارته أزان إما كان عيب من هي لبردم رب العالمين دي باشا لروج قيامة خوايك بو عظمة كرمي خوي ورا عيبكاني تو بشارته وأجر تو عيبي مسلمانك شارته وزاني كان قوري پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم رجیان تشریفی مبارکی شو سر منبر للروايتك أفرم فنادى بصوت رفيع بدن يكي زور برس پیغمبری صلی الله علیه و آله و سلم وتارد فرموي يا معشر من أسلم بلسانه ولم يدخل الإيمان قلبه هو أو كساني كوا بزمان إيمان تنهنا ومسلمان بون بلان إيمان نتوتنا وكروشي دلطان هاواري كر پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرمو لا تغتابوا المسلمين كرة غيبة مسلمان مكان باس يكتر مكان ام فرماشتا چي بإيمالي هو بإيمالي اگر غيبتي كر إيمان نتشو تناود الله زور كان عرستان كم عقيدة ها كتابك نيبخوان ري عقيدة أمية أفرمي إيمان نتشو تدلي مادام غيبت لسر زمانيتي دي ورا علامات بدو زرهو بو كسي كوا إيمان دار وغير مؤمنة لفرماشتكاني بيغمريانا صلى الله عليه وآله وسلم إيمان لدلايا علامات داري أخا وتاري بيشو عرزم كردن أو كسي محافظة بك لسد دزنيش بردام دزنيش جيب دليل إيمان لمزقو تابو الشاهد إيمان أبو أدري كابو عقيدة طواوة إيمان يعني عقيدة أي أقر غيبتي كرت أو الدليل أو عقيدة طوانية إيمان دا نمزرا ولا دلطا أميك دو ولا تعيروهم عيب داريان مكان إيمان دارا غيبتيان مكان بهش وازي عيب داريان مكان ولا تتبعوا عوراتهم شان عورتيان مكون شان عيبكانيان مكون عيبيكان هي دايب شارن فإنه من تتبع عورة أخيه المسلم أو كسيشان عورتي برا مسلمان كيب كوي تتبع الله عورته خواه شواني عورتي أكوي عيبكان خوا جل جلاله فضحي أكا يفضحه ولو في جوف بيته بخوا لنا مالكي خويا لكروكي مالكي خويا خوا جل جلاله فضحي أكا حرمتي أشكي عزيزة كان إما زور بيسمن بويكا أقام لما نبي أما دليل إيماني تويا بخوا غيبتي نكر دليل إيمانته شان عورتي خلق نكوتي دليل إيمانته خلق عيبدار نكر أو دليل إيمانته بويا إما لم زمني فتنة بيسمن بويكا بروح ودل أقام الليبي شان عيبي يكتر نكوين خوا عزيزانا باهيشتك نبيته وسيلة أو شان عيبي خلق كوي سياسة نبيته وسيلة حزبك نبيته وسيلة خو أخواته مسلمان اللي حزبك يتر خلا يبكى حياي ببي
ئەتوێ مسلمانێک لە پێڕەکەی تر گروپەکەی تر عیبەیە بکە تۆ حەیای بەری ئەمە ناکرێت شێخێ لەگەڵ شێخێکا بە دوای عیبەیە بگەڕێ موریدێ لەگەڵ موریدێکی ترا بە دوای عیبەیە بگەڕێ سەلەفیەک لەگەڵ سەلەفیەکی ترە حیزبێ لەگەڵ حیزبێکی ترە لا حیزبێ لەگەڵ لا حیزبێکی ترە ئەمە ناکرێت ئێمە ئیماندار پێویست ئەکا زۆر ئاگامان لە حیا و حورمەتی یەکتر بێ حیا و حورمەتی یەکتر بپارێزین بەخوا ئەگەر حیا و حورمەتی یەکتر نەپارێزین والله لەم دنیایە خوا فەزحمان ئەکا بەخوا لەبەردەم خۆشە فەزح بین بۆیە عەزیزانم ئەم فەرمایشتانەی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم بۆیە لە خزمەتانە هەڵم بژارد لەم کۆتا هەناسەی ڕەحمەتە بۆ ئەوی بەهۆش خۆمان نابچینەوە وا نەزانین ئێمە مانگێک کە بە ڕۆژوو بوون ئیتر هیچمان نەهێشتوێتەوە ئەزان ئێمە چەند گوناهمان کردووە چەند شەرمەزار بووین لەبەردەم ڕەب العالەمینە ئەزان چەند زمانمان خراپەی وتووە چەند سەیری عەورەتی مسلمانانمان کردووە و هەوڵمان داوە بە مباشر و غێر مباشر عیبێ مسلمانان ئاشکراکەین مسلمانی هەڵەیەکی کردو ئەممان باسی کردو ئەومان باسی کردو ئەمانە هەمووی تەوبەی ئەوێ ئەمانە هەمووی گەڕانەوە بۆ لای خوای ئەوێ جەل جەلالوه فەرمایشتێکی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەو کەسەی سەتری مسلمانێک ئەکا بیرکەنەوە ئەم مەشە دەبێنە پێش چاوی خۆتان پیاوێک هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وتی یا رسول الله بەخوا تۆ ڕەحمەت بوو بۆ ئێمە خوا ناردیتی بەخوای پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کچێکم بوو زۆر جوان و نازار بوو بەڵام کە کچەکە لەدایک بوو ئیتر شەرمم ئەکرد لەناو قەومەکەما کە من کچم بوو زەمەنی جاهلی قوڕیش ئاوا بوو شەرمەزار بووم ڕووم نەبوو سەربەرزکەمەوە چونکە خاوەنی کچم دایکی نەئێهێش کچەکە بفەوتێنم وردە وردە کچەکە گەورە بوو وای لێ هات ئیتر بابە شوێنم ئەکەوت ئەم لاولای لەگەڵا ئەکردم ڕۆژێک بە دایکی وتم ئەیبەم بۆ ماڵی خاڵەکانی جلێکی جوانی لەبەرکرد دایکی ئەمین بوو لەوەی کە من ئیتر کچەکە هیچ لێ ناکەم دایکم هێواش کردبووەوە ئەڵێ کچەکەی بە جوانترین شێواز ڕازاندەوە و بۆنی خۆشی لێدا منیش لەگەڵ خۆما هێنامە دەرەوە هەتا دوورم خستەوە لە ئاوەدانی دەستم کرد بە هەڵکردنی چاڵێک بۆی تەپوتۆز بەرجلەکانم ئەکەوت کچە جوانەکە هات تەپوتۆزەکە ئەتەکان نەی ئەزانی کە من چاڵ بۆ ئەو هەڵەکەنم کچەکەم بە دەستی خۆم خستە ناو گڵەوە و گڵمدا بەسەریا گڵمدا بەسەریا گڵمدا بەسەریا ئەویش هەر هاواری لێ ئەکردم هاواری باوکە گیانی ئەکرد هەتا وەکو تەواو شاردمەوە هەتا وەکو کوشتم پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەستی کرد بە گریان فەرمووی چیرۆکەم بۆ دووبارە کەرەوە بۆی وتەوە زۆر گریا فەرمووی سێبارەی کەرەوە وتیەوە زۆر گریا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دەی بەخوا لە فەرمایشتێکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەگەر کەسێک سەتری مسلمانێ بکات کە ئەنەما مناڵێکی بچووک کە ئاوا زیندە بەچاڵ ئەکرێ زیندوی ئەکاتەوە چەند ئەجری هەیە کەسێک مناڵێک ئینسانێک زیندوو کاتەوە ئەوەندە ئەجر هەیە کاتی عیبی مسلمانێکدا ئەشێ بۆیە عەزیزانم لەم زەمەنا ئێمە پێویستمان بەوەیە گوێمان لە زۆر شت کەڕ بێ چاومان لە زۆر شت کوێر بێ زمانمان لە ئاسی زۆر شت لاڵ بێ هەتا وەکو خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکات خوای گیان داوا لێ ئەکەن بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای عیبەکانمان دابشارە یا ئەکرەم الئەکرەمین خوای عیبی مسلمانان بشارەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای هەر مسلمانە عیبەکەت کەشف کردووە لە بەردەم خەلائیقا خوای لە بەردەم خۆتا دای بپۆشە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوا لێ ئەکەن بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە هەر گوناهێ بە پەنهان کردومانە یا ئیلاهی عەفومان کە گوناهێ لەمە و پێش کردومانە یا ئیلاهی عەفومان کە گوناهێ لەمە و دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەین عەفومان کە یا ربی خوای گیان بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ڕۆژوو تاعەت و عەبدایەتیەکانمان قبوڵ کە ذیکر و ئەورادەکانمان قبوڵ کە تەراویحەکانمان قبوڵ کە ختمەکانمان قبوڵ کە خوای داوا لێ ئەکەین دوعاکانمان قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی باو و باپیرمان ببورە لە گوناهی برا خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببورە خوای داوا لێ ئەکەین هەر کەس مافێکی بەسەرمایە لە گوناهی ببورە لە گوناهی مامۆستا و قوتابیەکانمان ببورە پەروەردگارە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە خوای لە گوناهی مردوەکانمان ببورە پەروەردگارە هانامان بۆ لای تۆ هێناوە مردوەکانمان چاوەڕێ ڕەحمەتی تۆن یا ئیلاهی بەزەی خۆت بەسەری هەنا ببارێنەوە عەفویان کە یا ربی خوایە
مردوی مسلمانان زۆرن کە کەس نییە دوعایەکی خێریان بۆ بکە و ئێمە لەم مزگەوتەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە خوایە ئەو ئیماندارانەی چاوەڕێ ئەکەن و کەس نییە دوعایان بۆ بنێرێ خوایە ئێمە لێرەوە دەستی زەلیلیمان بەرز کردوێتەوە هاوار بۆ لای تۆ ئێهێنین خوایە لیان خۆش بە یا ڕەبی خوای گیان بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە خوای گیان ئارامی بخەرە دڵمانەوە ئارامی بخەرە ماڵمانەوە خوای داوا لێکەین بە گەورەی خۆت ئارامی خۆت بەسەر وڵات و نیشتیمان و شارمانە ببارێنە خوای گیان ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ناڕەحەتیایە خوای ئارامی بەسەریانە ببارێنە خوای داوا لێکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای ئەو کەسەی خراپەیەکی بۆ ئەم دینە ئەوێ پەروەردگارە جێگەی هیدایەتە هیدایەتی بدە جێی هیدایەت نییە لە کۆڵمانی کەرەوە یا رب العالمین یا ربی خوای هەر کەس چاکەی بۆ ئەم وڵاتە ئەوێ خوای هیدایەتی بدە ڕێنمووی بکە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە نێوچەوانی بگرە بۆ خێر یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوا لێکەین هیدایەتی کەناڵە ئەلامەکان بدە پەروەردگارە داوا لێکەین بە گەورەی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت قبولمان کە یا ئەکرەم الئەکرەمین ڕازی بە لێمان یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەگەر چی ئێمە گوناهی زۆرمان بەرز کردوێتەوە بۆ تۆ یا ئیلاهی هەمیشە چاوەکانمان لە ڕەحمەتی تۆ بۆ یا ئەکرەم الئەکرەمین بەخوا دڵمان تۆی ئەوێ یا ئیلاهی خوای ئێمە ئەو عەبدانەین بەخوا دەست بەرز ناکەین لە دوعایە بۆ تۆ نەبێ خوای تۆ خۆش شاهیدە ڕکوع نابێن لە بەردەم تۆیە نەبێ سوجدە نابێن تەنها بۆ تۆ نەبێ دەیا ڕەبی خوای دوعاکانمان گیراکە پەروەردگارە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان هەر کەسەمان کۆمەڵی گرفت لە دڵیایەتی پەروەردگارە بەخوا زۆر کات ناتوانین دڵی خۆمان بۆ هیچ کەسێ بکەینەوە بۆ تۆ نەبێ یا ڕەبی خوای گیان گرفتەکانمان چارەسەرکە خوای ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە پەروەردگارە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە پەروەردگارە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەرام نەبین خوایە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان ڕزقی حەڵاڵی بازاڕەکانمان زیادکە بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەر شار و وڵاتمانە ببارێنە یا ربی خوای گیان کانیاوەکانمان هەڵقوڵاوکە بیرەکانمان پڕئاوکە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت حەڵاڵ لە بازاڕەکانمانە زیادکە بازرگانەکانمان لە حەرام بپارێزە زەویەکانمان پڕبەرەکەتکە باخەکانمان پڕبەرەکەتکە مەعاشەکانمان پڕبەرەکەتکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوای بەرەکەتت لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین بەرەکەت بخەرە کاتمانەوە بەرەکەت بخەرە دینداریمانەوە بەرەکەت بخەرە ناو ماڵ و مناڵمانەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان ئێمە ئومەتەکەی پێغەمبەرگیانین صلی الله عليه و آله وسلم بەخوا ئەگەر چی هەڵەو کەم و کوڕیمان هەبێ خوای قەد عنادی لەگەڵ تۆیان ناکەین یا ئیلاهی شەهوەت زاڵ و بەسەرمانە تووشی گوناهی کردین و هەمومان بە دڵی پەشیمانیەوە ڕوومان کردوتە بارەگای تۆ دەیا ئیلاهی عەفو خۆت بەسەرمانە ببارێنە دەیا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە ڕزگارمان کە لە ئاگر یا ئەکرەم الئەکرەمین ڕزگارمان کە لە ئاگر یا ئەکرەم الئەکرەمین ببهشتی برینت شادمان که یا اکرم الأكرمین بلقای جوانی خود شادمان که یا رب العالمین بدموچاوی گشو جوانی خود شادمان که یا اکرم الأكرمین خوایان داوات لی اکن عفو من که پروردگار عفو من که تو عفوت پی خوش ای الهی و امی گناه بار داوای عفو لی اکن عفو من که یا ربی خوایان داوات لي أكين برحمة وكرمي خود بلا مصيبة كان لسر أمة ما لا بيا أكرم الأكرمين خويا رحمة مسلماناني الصين بك خويا رحمة مسلماناني بورما بك خويا رحمة مسلماناني عالمي إسلامي بك پروردگارا لهم ولاك خين لم أمة أشكي خويا بخاتي قوري خود الرحمة بزي خود بسر ما نببارنا خويا أزانين إما استحقاق رحمتي تومان نية استحقاق نصرت من نية پروردگارە هەموو دڵەکان لە نێوان پەنجەکانی تۆیان یا ئیلاهی دڵمان بگۆڕە بەرەو چاک حاڵمان بگۆڕە بەرەو چاک یا ئەکرەم الئەکرەمین بمان کەرە جوندی دینەکەت بمان کەرە خزمەتکاری دینەکەت یا رب العالمین یا ربی خوای گیان ئەمانەوێ سڵاوی ئەم مەجلیسەی خۆمان بۆ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بنێرین تو گەورەی خۆت خوایە سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوایە سڵاوی ئەم میلەتەی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین خوایە سەڵەواتی خۆت بەسەریا ببارێنە وەک بارانی بەهار یا ئەکرەم الئەکرەمین خوایە گیان ئێمە زمانمان کولە لە دوعایە
هانا بۆ لای تۆ ئەهێنین بە زمانی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم. خوای هەر چاکەیەک ئەو خۆشەویستەمان لە هەموو عمرا داوای لێکردووی، ئێمە گونەهباریش داوات لێکەین و پێمان عەتاکە، هەر خراپەی ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریا پەنای پێگرتووی، ئێمە گونەهباریش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە. یا ربی خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ، و ئیمانمان سپاردەی تۆ کرد، سپاردە لای تۆ زایە نابێ، و خۆمان و خێزان و ماڵ و مناڵمان سپاردەی تۆ کرد، خۆی سپاردە لای تۆ زایە نابێ، و گەنجی ئەم نیشتێمانەمان سپاردەی تۆ کرد، خۆی سپاردە لای تۆ زایە نابێ، و ئافرەتانمان سپاردەی تۆ کرد، خۆی سپاردە لای تۆ زایە نابێ، پەروەردگارەوە کردەوە صالحەکانمان سپاردەی تۆ کرد، خۆی سپاردە لای تۆ زایە نابێ، واسیحەت و لە ساغی خۆمان سپاردەی تۆ کرد، خۆی سپاردە لای تۆ زایە نابێ یا ئیلاهی، و پەروەردگارە عاقبەتی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. خۆی لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ، پەروەردگارە لەم دنیای دەرمان مەکە بە ڕەحمەتی خۆتەوە نەبێ یا ئەکرەم الئەکرەمین. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما.